ابو محمد الجولاني لبنده بريار هري داوية يا أنقرة در حق كردان أنقرة لبنده داخيانيا هري داوية يا دونالد ترامب أنجي هفديتنا دمي بيش يا نافرا ترامب و أردوغان أوجلان لبنده سياسة داوية يا واشنطن در حق تركيا و بتايبتيجي در حق روج آبا دكا روج آبا بربكودش تداوية دا مظلوم عبديجي لبنده حميانا إيدي ابو محمد الجولاني لبنده بريار هري داوية يا أنقرة در حق كردان أنقرة لبنده داخيانيا هري داوية يا دونالد ترامب أنجي هفديتنا دمي بيش يا نافرا ترامب و أردوغان أوجلان لبنده سياسة داوية يا واشنطن در حق تركيا و بتايبتيجي در حق روج آبا دكا روج آبا بربكودش تداوية دا مظلوم عبديجي لبنده حميانا إيدي ابو محمد الجولاني لبنده بريار هري داوية يا أنقرة در حق كردان أنقرة لبنده داخيانيا هري داوية يا دونالد ترامب أنجي هفديتنا دمي بيش يا نافرا ترامب و أردوغان أوجلان لبنده سياسة داوية يا واشنطن در حق تركيا و بتايبتيجي در حق روج آبا دكا روج آبا بربكودش تداوية دا مظلوم عبديجي لبنده حميانا إيدي ابو محمد الجولاني لبنده بريار هري داوية يا أنقرة در حق كردان أنقرة لبنده داخيانيا هري داوية يا دونالد ترامب أنجي هفديتنا دمي بيش يا نافرا ترامب و أردوغان أوجلان لبنده سياسة داوية يا واشنطن در حق تركيا و بتايبتيجي در حق روج آبا دكا روج آبا بربكودش تداوية دا مظلوم عبديجي لبنده حميانا إيدي ابو محمد الجولاني لبنده بريار هري داوية يا أنقرة در حق كردان أنقرة لبنده داخيانيا هري داوية يا دونالد ترامب أنجي هفديتنا دمي بيش يا نافرا ترامب و أردوغان أوجلان لبنده سياسة داوية يا واشنطن در حق تركيا و بتايبتيجي در حق روج آبا دكا روج آبا بربكودش تداوية دا مظلوم عبديجي لبنده حميانا إيدي محمد جولاني لبنده بريار داوي يا أنقرة در حق كرد أنقرة لبنده داخيانيا داوي يا دونالد ترامب أنجي هفديتنكيا دناوبرا دونالد ترامب و أردوغان أوجلان لبنده سياسة داوي يا واشنطن بتايبتيجي در حق بسياسة تركيا و برياريوان در حق سياسة روج آفا و داوية دا مظلوم عبديجي لبنده حركسية إيرو أصدخوازم دوي برنامه دا لسر بيفاجويا آشتية باخفم يعني لغوريكو نافلي كرنا بيفاجويا آشتية بيفاجويك هي نينا آشتية نا آشتية چارسريا نا چارسريا اف دمي پیش دخویا دبا او هوالاني ككرمانجي نازانن بسوراني قصة دكانو كرمانجي تناغن ساعات 8 بكاتي كردستان ساعات 6 بكاتي أوروبا دەتوانن ئەگەر بیان هەوێ ئەگەر پیان خۆش بێت دەتوانن هەمان ئەو شتانی کە لێرە باز دەکەم لە کەناڵی هەشتیش باش دەکەم سعات 8 بەکاتی کوردستان سعات 6 بەکاتی ئەوروپا لە کەناڵی هەشت ئیتر لەوێدا باز دەکەم ئەو بەرنامەیە بە کورمانجی دەبێت ئەو پرۆگرام بێگومان وەکم گوت بە زارەوەیە کورمانجی پێشکەش دەکەم هەواڵیم کو کورمانجی باش فام ناکەن دەکارن سعات 6 ئێواری بەدەما ئەوروپای لە کەناڵ هەشت بنەرن و کودەکێ سعات 8 بەدەما کوردستانی و ئەس باوەڕم بەدەما تورکیاییژی نەها پێڤاژۆ چ پێ هات یعنی ئەمە هەمیان دیت داخیانیا بەریا دوو ڕۆژان یا عومەر چەلیک گوتەبێژێ ئاک پارتی کو گوت هەفدیتنێن ئێمرالی داوی لێ هات پێڤاژۆیەکی ئالوگۆڕیێ هەبوو ناوی نینە ئەو تێ چواتە ئەگەر پێڤاژۆ بە تەمامەتی نەما هەفدیتن جارێکدن چێ نابن ئانژی چێ دەبن بێگومان نێزی چار هەیڤانە ئیدی بە تۆقەکردنا دەوڵەت باخچەلی و پشتی وێژی هەفدیتنە یا یەکەم یا ئیمرالیک و ژعالیە عومەر ئۆجەلانڤە پێک هات و عینی ڕۆژێدا چالاکیەکی پەکێکی پێک هات لە ئەنقەرێ و پەکەکەژی ئەو چالاکی گرت ستیاخۆ کو وێ دەمێ پەکەکێ دەگوت تشتێک بەنابێ پێڤاژۆیەدا نینە نەها دەبێژی تشتێک هەیە ئەم لە بەندا مەکتوبێنە داخێنی هەری داویە یا جەمیل بایق وساگوت ئەم لە بەندا مەکتوبێنە یعنی ئەم حازرن خەبەری مەژێ هەیە بێگومان لە گۆڕی من دەستپێکێدا پەکێکە کو هەنە کەس لێ دەبێژن قەندیل یعنی نزانم لە قەندیلێ ئالەجەیەکی دنیا ئەو ژ نەخوێیە
لێ پەکەکە لەگۆڕ باوەڕیا من لەگۆڕ ئاگاییان و دەستێ مندانە بەریا تۆقەکردنا ئۆجلانجی پەکەکە لەوێ پێڤژوێدا بە ئاواییەکی ژە ئاوایان ئاگدار بوو لێ دەناودانە بوو یعنی بێگومان پەکەکە وسا دەخوازێک و بە قاسیک و هەفدیتن بە ئیمرالی ڕاهبن بە پەکێکی ڕاژی هەبن دەولەت بە پەکێکی ڕوونە هەفدیتن شێ ببن دەولەت لە ڕێکە ئۆجلان ئەمر و تعلیماتە نەدێ پەکەکە بێگومان پەکەکە vêyekê قبول ناکە ئاژی vêyekê حەزم ناکە لێ دەداخیانیا جەمیل بایر تشتێکی دنێ تێخویا کردن کو یعنی نەدەبێژە خەبەرێ مەژێ هەبوو دەستپێکەدا و نە ئینکارژی دکێ یعنی ئەوژی ئەو تشتێن و مە بەرێ دگوتن یعنی بەریا تۆقەکردنا دەوڵەت باخچلی مەگوتن ئەو تشتانە و خویا دکە کێم حتا زێدە ڕاست و پشتی وێژی دوو هەفدیتن دیسان پێک هاتن وێجارێ هەردوو کەسێ هەفدیتن پێک ئالی پەروین بولدار و سری سووریا ئۆن دەربوون حتا نەهاژی هەردوو یعنی نەدەولەت و نەدەم پارتی داخیانیەک نەدانە کو هەموو ئاگاهیان هەموو تشتێن و لەور هاتنە گوتن ئاجی پرانی تشتێن و هاتنە گوتن چنە چنینە ئەم نزان داخیانی نادن بێگومان ئەژی ڕێکێ پێشیە گەلێکشان خۆش دکە ئەز یەک بەیەک بەحسا وێژی بکەم یعنی ئەv نەبوونە شەفافیت ڕێکێ پێشیا گەلک تەخریباتانژی چێ دکە نها لەسەر وێژی لەسەر شەفافیت هێژی بۆچوونێن جودا هەنە هەنێک ئالی دەبێژن لە دیپلۆماسیەدا شەفافیت نینە گەرەک هەرتش وەرێ ئامادەکردن هەرتش وەرێ خەلا هەرتش داوی لێ هات پشترا میلەت جێ ئاگدار ببە لە گۆڕی تیۆریەن دەرحەقی ئاشتیە حتەنها هاتنە نویساندن تشتێکی بەرەواژی هەیە یعنی دە پێواژوەیەکی ئاشتیەدا دەوێ شەفافیت هەبە دەستپێکدا دەوێ شەفافیت هەبێ و گەلک تشتێن و لە پشت پەردێن تێن گوتن گەرەک بە ئاشکرا بێن گوتن یعنی حتا نەهاژی کەسێن و لەسەر پێواژیان یعنی لەسەر هەموو پێواژێن ئاشتیە یەنبەرێ دە دیرۆکە مرۆڤاتیەدا و کارکردنە کارێن ئەکادیمیکردە حتا نەهاژی ڕەخنەیەوان لەسەر پێواژوەیە ئاشتی و دیالۆگا بەرێ 2013 ڕەخنەیەکی وان هەبە ئەوەکو دەوێ پێواژوێدا خەلک جڤاک نهاتی ئاگدار کرد نهاژی بەوی ڕەنگیە و ئەوژی ڕێکەی وەک بنگوت پێشیە نوچێن جودا دەدەقودیەن جودا ڤەدیکە مەسەلەن هەری داویە گونوڵتۆڵ دیرەکتۆر و ڕێڤەبەرە ڕۆژهەڵاتە ئەنستوتیا ڕۆژهەڵاتە ناوین و لە ئەمریکای دژی و تەکیلیەنوی بە سازیان ئەمریکی ڕاژی بە پنتاگۆنرا بە وەزارەتە دەرڤڕا خۆشن لە وەردا ئیدی تشتێک بڵاو کرد لە تویتەرا خۆدا و ئیدی دەدەمێ پێشدا ئۆجلان لە 15 سوباتیدا داخیانیەکی دەدێ و داخوازە چەک بەردانێ لە پەکێکێ دیکە داهامان دەمێدا سلاحەدین دەمیرتاش و زیندانیان دەنێت تێن سەربەستکردن لە دەستورا بنگەهیندا زمانی کوردی تێ گەرانتیکردن یعنی بێگومان لە گۆری و ئەسفان دەکەن تشتێک و گونەل تۆڵ دەبێژێت ڕاستن لێ ئەف تەنێ ئالیەکە یعنی ئالیە تورکیای نیشاندا ڕۆیایە تورکیای نیشان دەدا ئالیەکی دنێ و نەبوونە ئاگاهیان ئانژی نەدانە ئاگاهیان ژمیلەترا و ڕێکی پێشە تەخریباتێکی ڤەدێکە ئەوەکو لە ناوە گەلک خەڵکێدا بە تایبەتیژی کەسێن و ژنێزیکڤە ئۆجلان و پەکێکی ناس نەکردە تەفسیرێکی وسە پێشخستیەک و ئۆجلان داخوازیە تەسلیمبوونێ دکێ ji بۆی ku لە زیندانê derkeve daxwaziya çekdînanê dike qehremanê ku berxwe dida nayê lê ew yek pêk bê Cemîl Bayîqa li Çiyayên Qendîlê yanî ew jî bêguman rastiyekî nerastî çewtiya meseleyê nîşan dida yanî heta niha jî tiştê ku em dibînin newsaya beravajiya vê yekê jî heye bêguman tiştekî dinê heye di nava Tirkiyeyê de eger ku em wî jî şirova nekin em nekarin لە مەسلەی فام بکەن لە ناوا تورکیادا فاشیزم و تۆتالیتەر گەشتیە زیرڤەیە خوا یعنی نەتەنێ سامپاتیزان و ئاکتیڤیست و سیاسەتوانێن دەم پارتیە یا جەهە پێژی ڕۆژ بە ڕۆژ حملە لەسەروان هەیە ئێدی داوایەکی دنێژی لە هەمبەری ئیکرەم ئیمام ئۆغڵو هات بکردن هەر کەس دەزانی ئیکرەم ئیمام ئۆغڵو بربژێرێ سەرۆک کۆماریە پێشیەیە و پۆتانسیەلێکی وسا تێدا هەیە و دەنگن هەمی تورکیایە یا کوردانژی قازانج بکێ ئەو فاشیزم بەڕاستیژی بەرە زیرڤێ دەچێت بێگومان بەریا 9 ساڵان سلاحەدین دەمیرتاش لەسەر vêyekê civaka
تورک و کورد ئاگدار کرد کو فاشیزم بەڕێدایە هەگەرکو لە سەرێ هەڵوێستی بەردەوام بن بە تایبەتیژی مخالفەتی تورکیای باش شیار کرد و جڤاکە تورک باش شیار کرد هەگەرکو هون vێکی ناخوازن نەهاداگەرەکون تشتێکی بکەن لێ تشتێک نەهاتکردن نە مخالفت ئەو کار کرد نەدەم پارتی کاری بوو هێزێوی شیە ئەوی کاری بکە و جڤاکە تورکژی بەخۆ دەزانن جڤاکەکە کوژ عالیە دەولەتێوە هاتیە ڕەهی نەگرتن لە ینی تەکلیە دەناوبەرە جڤاک و دەولەتێدا لە تورکیادا تەکلیەن میکانیکن تەکلیەن ئۆرگانیک نینە تەکلیەک نینە و دەولەت خزمەتی جڤاکێ دیکە جڤات خزمەتی دەولەتێ دیکە جڤات گەرەک بەیعەد بدێ دەولەتێ جڤاک گەرەک ئێدی کۆیلێ دەولەتێ بێ لە هەر ئاڤایەکیدا گەرەک کۆیلێ دەولەتێ بێ بەوێ ڕەنگی ئێدی تشتێکی وسا هەیە لۆماژی ئەم لێ دنەرن تورکیا بەرڤە فاشیزمێ دەچێ تورکیا دە هەمان دەمێدا لە عراقیدا لە کوردستانە عراقیدا مژولی هەنێک تشتێن جودایە یعنی دەوان ڕۆژانە داهاتن و چونێن هاکەن فیدەر مەدیتن لە عراقێ چ بوون دوو پاسەوانێن سنوور هاتن کوشتن و احتیمالە هەری زێدا ئەو پاسەوان بە لە ڕێکە ئارتشە تورکیاوە هاتنە کوشتن و پشتڕاژی ئیدی لە ناوە مێدیاییدا ئۆپەراسیۆنێکی وسا بڵاوکردن و پەکێکی وانە کوشتنە بێگومان پەکەکە دەواتشتانەدا پڕ بە دیقەتە یعنی پڕ بە دیقەتە بەڕاستیجی تشتێن وسا ئەس باوەڕ ناکەم بکەی پڕ شیارە ژوێک و دەزانن هەگەر و تشتێکی وسا بکە چ بەلایەک تێ سەرێوان دە هەمان دەمێدا لە گۆڕی ئاگاهیان منژی کو من لێ نەری لەوێ دەڤەرێدا 3 ساڵە چالاکیان پەکەکە نینە ئەو جیە کو عسکەر تێدا هاتنە کوشتن ئەو دوو پاسەوانێن سنوور هاتنە کوشتن لەوەردا ئەوەک نین ینی ئەو پاسەوانێن سنوور پرانیە خۆژە عالیە پەدەکێوە هاتنە دیارکردن لێگەلک جارنا دەبن قوربانیە سیاسەتێوان بەریا چەند ساڵانژی ئیدی زوبێر برادۆستی دە هەمان دەمێداکو ئەس بە شخصی وی ناس دەکەم من بەویڕە گەلک جارنا ڕوونیشتێ من بەویڕە خواردن خواریە ئەو بەرێ ئینسانێکی نێزیکی یەکێتیە بوو حتا ناکۆکێنوی شخصی و ماڵباتی بە پەدەکی ڕاهبوون لێ جیۆپۆلەتیکا vê هەرێمێ وسایە تو بەی پەدەکەژی نەکاری پرتشتان بەدەستبینی دەداویەدا ئێدی چوو ناو پاسەوانێن سنوور لە ناوا پاسەوانێن سنووردا لەسەر لیستەیە پەدەکێ تەعین بوو و شاندن هەفدیتنێکی کو بە گەریلایەن پەکەکی ڕاهەفدیتنان بکە لە خاکوورکێ و دەناوا هەفدیتنێدا ئێدی ئیخباری لێکردن و درۆنا تورکیایە لەوی خستو و کۆمانداری گەریلاژی دەناواندا چەند کەسێک ئێدی بوون قوربانی نەهاژی ئەو پاسەوانێن سەر سنوور لە گۆری من بەڕاستی گەرەک دەرجوی کاری بردن یعنی ئەو کار بەوی ڕەنگی نابە یعنی ژعالیەکی ناو لەوەکردنە پاسەوانە سنوور ژعالیەکی دنێ تو تەکلیەکیوە ئۆرگانیک بە ئارتشە عراقیەوە نینە چ قاسی هەیە چ قاسی نینە نزانم یعنی تەنێ ڕاکردنا ئاڵەیە عراقی بەس نینە ژ بۆی vەیەکی ئانجی تەنێ موچە وەرگتن لە ئارتشە عراقی لەسەر بودجێ عراقی موچە وەرگتن بەس نینە پێویست بە تەکلیەکی ئۆرگانیک و ڕێکوپێک و یاسایی دکە تعلیمات شکو ژوەتێن کیوە تعین دکە کیوە داوێژی ژکار ئیدی وانە هەمی گرنگن بەڕاستی ئەو بەردەوام دەکەن ئەوژی ڕێکە پێشیە گەلک تەخریباتان بەدەکات دە هەمان دەمێدا ئیدی دەوڵەتە تورک یعنی هەگەرکو لێ دنەرێ هەگەرکو پێواژوەیەک نەبە ئۆجلان داخیانێکی وسا نەدا باندۆرە داخیانیا ئۆجلان بە تایبەتیژی لەسەر ڕۆژ ئاوا و لەسەر باکووری سووریایی نەبە ئانجی زەعیف بێ ژ بووی لەوەرە ئەمریکا هەیە فەڕەنسا هەیە بەریتانیا هەیە یعنی ئۆجلان بلا 100 داخیانیە بدا چ دەبێ یعنی چ دەبێ بەڕاستیژی ئێدی دەوڵەتە تورکیاژی ئیدی ئەو تشتە فام کریە لۆماژی هەگەرکو ئەو یەک نەبە ئیدی پیلانە بیوسی دەردەخەن هۆلێ بێگومان پیلانە بیوسی لە عراقیدا ئۆپەراسیۆنن شەڕە ئیدی گارە دەبە شەنگال دەبە وانە هەردووگژی احتیمالێکی مەزن هەنە دە هەدەفێن پێشێدابن دە هەمان دەمێدا لە ڕێکە لە ڕێکە بارزانانی ئەنە کەسە ڕۆژ ئیدی بکاربن کوردستانە سووریایە بە باشوور بکەن کوردستانە سووریایە بە باشوورکردن نەتەنێ گەندەڵیە نەتەنێ فەسادکردنا نەتەنێ فەسادکردنا مالی و جڤاکیە دە هەمان دەمێدا فەسادکردنە دینیژی تێدایە نها بە قاسی پەدەکێ یعنی ئیسلامیژی دەبێژن بلا ئەنە کەسە ڤەگەڕێ بلا ئارتێشە ڕۆژ ڤەگەڕێژ بۆی و ئەنە کەسە دە هەمان دەمێدا هێزەکە دەجەبهەیە ئیسلامی سیاسی سنیدایە و ئیسلامی سیاسی سنی ئیسلامەکی پڕ سەختەکارە هەر تشتە لێ تەنێ کورد نینە هەر تشتە لێ تەنێ دەخزمەتی هەر کەسیدایە دەخزمەتی تورکیادایە دەخزمەتی قەتەردایە دەخزمەتی فەڵەستیندایە لێ دەخزمەتە دۆزە دیموکراتیک یا کورددا نینە بە تایبەتیژی ئەو دۆز هەنێکی دیموکراتیک بێ هەنێکی سیکولار بێ یعنی وەکوان ژن لە مەتفەخێ نەبن
ایدی لهمبری و دوزه ایدی هزاریک دکو دولابان دبینن جبوی کو پشگیری نکن لو ماجی يعني دوێت دەمێدا دەوڵەتە تورکیا لە چەند کەناڵان دەخوازە ئیدی پیلانی بی و پیلانی سی بمەشینێ لە هەمبەری ڕۆژ ئاوادا ئیدی ئەمێ وەرن سەروی زێدەتر بێگومان پشترا کام مەسلەیە تورکیای تەمام بکەن تورکیا ئیدی لە چەند ئاریاندا کار دکا و من ji bo navê bi taybetî jî li ser meseleyê agahiyên hevdîtinên Îmralî de min do bi Rêzdar Perwîn Boldan ra axifî êdî min telefonawî girt û me henekî sohbet kir bêguman êdî صعوبتي ما بأعضاء دنجي كم بيك هالش بيكو دريكي دابو دقوت إنترنت عمن باشنينا ولبندا ويكي بوكو سفرة كي بكا بالافري لو ماجي ما داوية دا ب تشات إيدي من مساج جيراشان من غازنجي خو جيكرن يعني هاجر كوهون بويرنجي آگاهيان بلاف دەکەن لێ ئاگایان بدەن دەستی سێمین مەسەرەن نەها لە کوردستانە عراقدا لە باشووردا ئاگایان خەڵک شکو دەگرێت ژە محەممەد ئەمین پێنجوینی دیگرێت چاوا دەبە يعني حرمتي من جي بينجويني راهي بينجويني عمري هشتي صالة عمري خو تمام كريا و دداوية دادو بلكي بخوازة هناكي تشتكي خورا بيلة هر إنسانك طبيعته هر إنسانك كده تشتكي وسا بيقومان هي محمد أمين بينجويني كسين كناسنا كان بتايبتي جي أوين باكولو روش آفا يعني جبيكم من نافيوي إنا از مجبورم هناكي بروفايلاوي بكرتي بحث بكم يعني محمد أمين بينجويني كسايكي أديب نویسکارە و بەرێدا دەناوە پارتیا بەعزدا مەجلیس تەشریعی و تەنفیزی هەبوون لەوردا جێ دەگرت مەجلیس تەشریعی و تەنفیزی چ بوون یعنی پارلەمانێکی کارتۆنی بوو لە هەولێرێ ئیدی قاشۆ لەور ئەو پەرلەمان بڕیاران دەگرێت دەربارەی ڕێڤەبردنە کوردستان عراقی ئەو دەما سەدامدا یعنی ئەو مەجلیسی گرێداییە پارتیا بەعز بوو بێگومان ئیدی محەممەد ئەمین پێنجوینیش یەک ئەندامی وانە بوو ساڵا 91 ئیدی هەر کەسێک خواست جەیەکیش خۆرا ببینێ لە ناوە پەدەکێ دەبێت لە ناوە یەکێتیە دەبێت لە ناوە پارتیان دنێ دەبێت محەممەد ئەمین پێنجوینی تەسادف ڕێکەوی دکەوە سووریا و لوبنانێ لەوردا ئۆجەلان دەبینێ و تەکلیێن پەکەکێ بە باشوور و بە ڕۆژ ئاوارە هەر کەسێک دەزانە یعنی تەکلیێن بێسەروبەر چەند تشتان چاافکانی دیگرێ بێگومان ینی پەکەکە لە کوردستانە لە باکووردا لە تورکیادا ئیدی دەستپێکێدا چینەن ژۆر بە بنگە ناگرێت ژ بکە ئەو چینە ژۆر شێخە عشیرەتە ئاغایە خودی عردنوانە گرێدایە دەولەتێنە بەرژەوەندێکی وان لە ناسیۆنالیزمە کوردی نینە حتا لە دژیوان لە دژی بجاغان شار دەکە چینێن دەخوازە لە ڕێکە ژ بکو چینە ژۆرنینە دەخوازە لە ڕێکە چینێژێر پرۆلیتاریا لەناوە کەوانێدا ناسیۆنالیزم چێ بکە لێ پرۆلیتاریا ژنینە بورژوازی شخۆنینە لە کوردستانێدا بورژوازیش خۆ ناسیۆنالیزم چێکردن لە دنیادا لێ لەورنینە ئێدی لە ڕێکا پرۆلیتاریا دەماکو شەڕ چێ دەبێت پرۆلیتاریا شخۆنینە گاواکو شەڕ چێ دەبێت چینیان ئەساسی گوندی تێن ئەساسگرتن لێ مرۆڤ لێ دنەڕێ بە دەمێرە ئێدی ئینسانێن سڤیل یا کوردان وەک ئەحمەد تورک و سری ساق و مەهدی زانەوانە دکەون ناو سیاسەتا سڤیل ئەو پەکەکەژی مەجبور دەبێت بە چینێ بەوێ چینێ ڕێعانی چینێ ناوەڕاسترا هەنێکی سازشێ دەکە ئەو سازش حتانەها بەردەوام دەکە ژە هەنێک ئالیاندا ناکۆکیانە ژە هەنێک ئالیاندا سازان هەنا یعنی ناکۆکیان بهورتی دەناوبەرە دەمیرتاش و ڕێڤەبەریا قەندی لێداژی گرێدای vێکن لێ لە کوردستان عراقی حەجی پارادۆکسەکەیە بەرەڤژێوی سیاسەتەکەیە ئەوژی پەکەکە چینە ژۆر بە ئەساس دەگرێت ئاغا و عشیرەت و ئەوانە مەسەرەن تو لە سەردانێن کەسێن و چوونە دیمەشقێ بنەرە هەموو گرێدای عشیرەتانن ئان ئاغانها ئان گرێدای عشیرەتەکینە هەگەر و پێشمەرگەژی بوو بن هەگەر و کەسایەتیە باشی بوون بێگومان کەسایەتیە باش دەناواندا هەبوون لێ هەموو سەرۆکێ پارتیان سەرۆکێ عشیرەتان سەرۆکێ ئاغیان ئانژی بەشێک ژ عشیرەتێ وانە سەردانی ئۆجلان دەکرد ماڵباتی شەهیدێکی وانی باشوور کەسایەتێکی ژێر نەبوو و تەکلیێنوان حتا نەهاژی بەردەوام دەکەن و ئەو یەک ڕێکا پێشیاوێ ڤەکریە بێگومان ئیرۆ کەسین و پرۆپاگەندە دەکەن لە باشوورش بۆی پەکێکێ یعنی کێمن ئانجی کەسین و ئاستێوان یعنی دەناوە جڤاکێدا
چ بێژم ناخوازم زێدە تەفسیر لەسەر بکەم هەمووی ئەو پارادۆکس پەکێکی بخۆ چێکردە و ئەڤ یەک نیشان دەدا و لە پێواژەیە لەوێ پێواژەیە داژی تشتێکی وسا نیشاندا لۆما من گازنجەیەکی وسا لە پەروین بڵدان کرد ینی مەبەستێ من ئەو نەبوو کو چما ئاگاهی دەدەی فلان کەسی نادەی فلان کەسی لێ ئەم دەوێت لە دەوێ پەروین بڵدان ئاگاهیان بستینن ینی ئەم نەژعالیە ئان پەروین بڵدان ئانجی قەندیل نەوسا ینی مخاطب ئەون نەک ئالیەکی سێم ئالیەکی چارەم ئەو ببە یعنی بەوی ڕەنگی نابێ لۆ ماژی من بەحسا مامۆستا محەممەد ئەمین پێنجینی کرد مامۆستا محەممەد ئەمین پێنجینی وەک من گوت کەسایەتەکە دەخوازە ڕۆڵی خۆ ببینی ئەس باوەڕم هەنێک ڕۆڵ دابوونێ لە پێواژەیە بەرێداژی و محەممەد ئەمین پێنجینی پشتی پێواژەیەش خوا وێ دەمێ ئیدی دیت و پێواژۆژی نەما وێجارێ خۆ نزیکی دەسەڵاتی باشوور کرد بەشداری لە ڕیفراندۆمێ کرد گوت هەر کەسێکی و دەنگی خو نەدێ ڕیفراندۆمی خائینە و وێجارێ نەها پێواژۆ دیسە دەستپێکریە ئەو هەنێکی دیسە ئاکتیو بووە کە وەرن سەر مژارێ منژە پەروی بڵدان ڕاگلێ گازنجێ نووساکردن و گوت ئەو بەخۆ تەلەفۆنێ من کردە پشتڕاشی من ژێ پرسی من گوت مەکتوب هاتیە شاندن نا مەکتوب نهاتیە شاندن شقەندی لێ مەکتوبە گەرەک وەرێ شاندن وسەژەمە ڕاگوت و مرۆڤ دەبینێ یعنی بەقاسی و من ئالێندنێ بیستنە یعنی ئۆجەلان حتا نەها ئامادەنینە بانگەوازی بکاش بۆی چەکدانان یعنی حتاش دەولەتی ڕاگوتی هەری داویە یعنی ئەو داخیانی عمەر چەلیکژی ئیفادەیە وێە ئۆجەلان هەری داویە دەولەتی ڕاگوتیە گەرەک هون هەنگاو بنێن پشت ئەز پەنگاوان دابێژ ئەو تێچ معنایە هون پێنگاوان بنێن بزێکەن چارەسەر بکەن هەگەر و بانگەوازیەک پێویست بکە ئەژی دکەم و ژوان ڕاگوتیە دەناوبەرە پرۆژەیە ئەمریکا و پرۆژەیە مەدا یەکی هەڵبژێرن ڕێیەکی هەڵبژێرن لۆ ماژی عمەر چەلیک وساگوت نا لەوێ دەرێدا ئەم دەبینن ینی گوتنێن گونلتۆل بێگومان ئەو ئالیەن تورکیای نیشان دەدا تورکیا وسا دەخوازە لێ ئەم ناوێ وێ معنای و ئۆجەلان ڕازی بووە و قەت ناوێ معنای و پەکەکە ڕازی دەبێ بێگومان ئۆجەلان دەخوازە هەنێکی دەم قازانج بکە بە دەم ڕادلەیزە و دەخوازە هەنێکی لێ بنەڕێکە ڕەوشە ڕۆژ ئاوا بەرە کودچە پشتڕا لە گۆری من پێنگاوان داوێژێ لۆمە لە 15 سوباتێک تەخمین ناکەم تشتێک بکێ هەگەر و تشتێکژی بکە مەجبورژی ببە تشتێکی ببێژە بە کۆدێن وسا دەبێژە و ئالێندنێ بە ئاوایەکی دنێ تەفسیر ژێرا بکە یعنی ئەو ئیماژە ئەو وێنەیە و دەناوە خەڵکێدا چێکردنە و خۆغان دەخوازە چەک دینێژ بووی و دەرکەوە دەرەوە ئەو نەڕاستە ئانجی جەمیل باهێق ڕێکێ نادا ئەو یەک پێکوەرێ ئەوژی نەڕاستە ینی بێگومان ئۆجەلان باوەڕ ناکەم بخوازە بێ دەرڤژیش بووی و بێ دەرڤژی ڕاستی بێک و ئانگەرێک بچە وڵاتێکی سێم دەولەتە تورکژی وی قبول ناکە ئانجی گەرەک لە ئیمرالی دیسا بمنێ ینی لە دیار بکرێ کی دکارێ گەڕانتیا وەیەکێ بکە و ئۆجەلان نەوێت تیرۆرکردن بەڕاستیژی واتشتانە هەنا ئۆجەلان ئەو گوتنێ خۆی ژ محەممەد علی بیران ڕاگوتیە ساڵ 1970 ئەس باوەڕم دیسە لەسەر وێ گوتنیە یعنی هەگەر و تشتێکی ji xora destpêkê ji xora qazanj bikim ji millet ra qazanj nekim ez namerdim ez bawerim li ser vê gotinê lê tiştendinê jî hene bêguman yanî bebê ocelan paradigmeya PKK ber ve ku diçe PKK ber ve ku diçe min behsa başûr kir ketiye halekî rewşekî çawa xirab yanî min got kesên ku propaganda ji wan radikin li astê wan binera li profayla wan binera li rabirdûyê wan binera û ew çi bandorekî xirab dike yanî kesên ciddî nîzîkî PKK nabin kesên ciddî nîzik nabin rastî ez bêjim an jî kesên ku ji PKK jî hez dikin li mala xwe devê xwe girtina naxwazin xwe nîşanî kes bidin ev nîşana vê ye li rojavada jî li rojhelan da jî peywendekî wisa heye li rojava tiştekî cudatir heye bêguman loma jî yanî heger ku ocelan jî dernekeve serbest nebe hevdîtin pêra serbest nebin û bi azadana nekare baxfe devê demê de rewşa PKK bir ve ku diçe bi rastî jî em nizanin yanî ئۆجەلان viyekê dizanê ئۆجەلان beriya ku bêgirtin hêjî li Moskowayê bû nehatibû İtalya jî nehatibû Roma jî daxuyanî didan digo ez ê ji vê PKK'ye îstîfa bikim wê demê yanî ئۆجەلان ji vê PKK nerazî bû niha jî PKK dewrê xwe çi qasî temam kiriye çi qasî temam nekiriye hûnê bersîv bidin ew çekên destê PKK dan ez behsa Rojava nakim lê li başûr
کوپەکە تەنێ لە باشوور لە چەند چیاندا مایە ئەو چەک ڕۆڵاوی چیە چنینە دووارێ استراتێژی دەکارێت چه بکات چنەکە هون دکارن بەرسی بدەن ئەم ویە ئەس بەخۆ لەسەر ئەوەیەکە تشتێکی داویە ببێژم نینە ئەو بەخۆ دەزانن لێ خویا دکە دەناوە دەوڵەتێداژی یەک دیتن نینە یعنی لە ناوە دەوڵەتێدا دوو دیتنێن جوداانە دەوڵەت باخشری دەخوازی تورکیای نەها بەپارێزی تورکایەکی بەهێز بەپارێزی هەرچی ئەردۆغان دەخوازە ئیدی چاوێوی هێژی لێ ئیمپراتۆریەتێکی ئاوا بکە ئەو ئیمپراتۆریەت لە ڕێکە چه ئاوا دەبێ لە ڕێکە عربێکی سنی کۆیلەیە دەوڵەتە عوسمانی کوردێکی سنی کۆیلەیە دەوڵەتە عوسمانی ئافاتەبە حتا لە ڕێکە دەم پارتیەکی کۆیلەیە دەوڵەتە عوسمانی ئافا دەبە یعنی تشتێک و بەریا 9 ساڵان سلاحەدین دەمیرتاش گوت ئەوە دەبێژە ئەو جڤاکێکی کۆیلە دەخوازە ئەو کوردێکی کۆیلە دەخوازە بەڕاستیژی بەوی ڕەنگە یعنی لۆماژی بە گەرمی لەوەیەکێ دنەڕێن و جارە یەکەمینە و بارزانی و مەزلوم عەبدی لەبەر چاوێت تورکیایە بە ئاشکرا هەفتوو دەبینن هەموو مەسەلە بەوی ڕەنگیە لەسەر مەسەلەیە ڕۆژ ئاواژی ئەس دەخوازم تشتێکی ببێژم یعنی هەفدیتنە هەری داویە یا مەزلوم عەبدی هەنێکی بە گەرم و گوڕی لە پێنگاوێن ئەبوو محەممەد ئەلجۆلانی دنەڕێ دەورداژی مرۆڤ دکارە هەنێک تشتان ببێژە بێگومان یعنی دەوردا دیتنێن جودا هەنەگەلۆ دەخوازە ڕۆیایەکی وسا ئاوا بکە و ئەو بە جۆلانی ڕادکارن لە هەفتوو بکەن ئانژی تشتێکی وسا هەیە و جۆلانی بەڕاستیژی هێدی دووری تورکیا دەکەوەژ خۆ جۆلانی هەنێکی دەخوازە بە ئاوایەکی جوداتر یعنی بە ئاوایەکی جوداتر حتا جوداتر ژە وەزیرێن خۆ لە تورکیای دنەڕێ دەبک و وەزیرێن وی ئالێن دەردۆرێ جۆلانی زێدەتر نزیکی تورکیای بنژ جۆلانی ژ بۆی کوونەها ژبیر مەکەن سعودیە دەستی خۆ هاویتە ناف سووریای و سعودیا وڵاتێکی گەلک بە باندۆرە بە باندۆر ترژی دەبێ لە ڕۆژهەڵاتە ناویندا پەرە دەدەستێ سعودیەدانا عەرەبێن سنی هەسە دێداژی ئیدی تەکیلێکی وانی گەلک خۆش بە سعودیارە هەیە سعودیا وانە فینانس دکە وانە هەموو دکارن دەدەمێ پێشدا ڕۆڵێکی وسا ببینن ئەو کۆ مەزلوم عەبدیژی دەخوازە لەسەر vê بنگەهێدا سیاست بکە یعنی سیاستێکی جوداتر بە جۆلانی و دیتنێکی جوداتر ژ دەردۆرێنوی حتا وەزیرێنوی و حکوومەتێوی مرۆڤ تشتێکی وسا ژێفام دکە لێ هەری داویە دیسانجی ئەو گوتنێن دەست پێکێ ئەم دووبارە دەکەن ئەبوو محەممەد ئەلجۆلانی لە بەندا بڕیارن هەری داویە یا ئەنقەرەیە دەرحەقی کوردان ئەنقەرە لە بەندا داخیانە هەری داویە یا دۆناڵد ترامپ ئانجی هەفدیتنە دەمێ پێش یا ناوبەرە ترامپ و ئەردۆغانە ئەو جەلان لە بەندا سیاسەتە داویە یا واشنگتۆنەیە دەرحەقی تورکیا و بە تایبەتیژی دەرحەقی ڕۆژ ئاوادا کە ڕۆژ ئاوا بەرەوە کودچێ دەداویەدا مەزلوم عەبدیژی لە بەندا هەمویانە ئیدی تشتێکی بەوی ڕەنگی هەیە کە ئەم لێ بنەڕندە دەمێ پێشدا ئەڤیەک بەرەوە کودچە ئەم هێژی نەها نزانن هێویدارم تشتێکی باش ژێ دەرکەوێ و دەدەمێ پێشدا بێگومان ئەمێ لێ بنەڕن کە ئەو پێواژوەیە کو دەست پێکریە بەڕاستیژی دەبە پێواژۆ ئەنا ئەم دێ ویژی ببینن کەسن و حتا نەها بەشداری وێ بەرنامەیەکردە پشگیریدانە لێنەرینە لایک و کۆمنت نویساندنە سوپاسیاوان دەکەم لە کەرەمەخۆ هەوڵ بدەن وان ڤیدیویانش دۆست و هەواڵی خۆرە بشێنن وێ کەناڵی بە دۆست و هەواڵی خۆرە بدەن ناسکردن کەسێن کو ئابۆنە نەکردە ئابۆنە بکەن هەگەر کو پرسیاری وە هەبن ئەس پرسیاری وە هەمیان دەخوێنم هەمیان دەبینم بە تایبەتیژی نەتەنێ دەما لایف لێ پشتی لایفدا هون دەکارن پرسیاری خۆ لەسەر بفکرن بە ئاوایەکی ڕێک و پێک بە کوردیەکی باش بنویسن بەردەوام بن و بەردەوام بن لەسەر بەکارئانینە زمانی کوردی بەردەوام بن لەسەر بەکارئانینە زمانی کوردی بە کوردانڕە بەردەوام بن لە تەماشەکردن و بەشداریکردنێ بەرنامەیەن کوردی دەست پێکێدا و پشگیریە وان کەسانە بکەن کو بە کوردی لێ بەرنامەیەن باش چێ دەکەن یعنی ئەزگەلە کەناڵانجی دەبینم بە کورمانجینە بەڕاستیژی بە قاسیک و پۆپیلیستن ناخوازن دیتنەکی وانی جودا دیتنەکی ڕەخنەگرانە دیتنەک و خزمەتێ بەرفراوانکردنا ئاسۆیان مرۆڤان بکە ناخوازن vێیەکێ پێش بخەن لە دەردۆرێ نەریتێن جڤاکیدا دێن و دچن پێویستە
کەسێن و بە کورمانجی داخن هەنێکی دەهمان دەمێدا بە کورمانجی باخن لێ هەنێکی بەرفرەژی بفرن هەتا بەرنامەکەیدن سلااو ڕێز ژوەرا هەمیان دەم باش.